لە تەمەنی 28 ساڵی حکومڕانی کوردیدا ماوەی 10 ساڵە بە تانکەر ئاو بۆ گوندێکی سنووری ناحیەی خەلیفان لە قەزای سۆران دابین دەکرێت. ئەمە لە کاتێکدا دانیشتوانی ئەم گوندە زیاد لە 150 خێزان دەبن. تاوەکو ئێستا حکوومەت پرۆژەی ئاوی بۆ گوندەکە دابین نەکردووە. وەک دانیشتوانی گوند باسی لێوە دەکەن هەفتەی جارێک ئاویان بە تانکەر بۆ دابین دەکرێت. ئەمەش بەشی پێداویستی ژیانیان ناکات. گوندی زۆنەرا گوندەکە نزیکەی 150 ماڕەبی چەندی ساڵە بەدەست کێشەی بێئاوی ئەنارێن، یعنی کێشەی هەر لە سەرچەو گوندەی بێئاویە. یعنی ئێستا بیری لۆ لێدرایە، بیری حکومی لێدرایە، تقریباً 4 ساڵەبی بە تانچی ئاو لەناو کۆرانەکان ئەسوورە. یعنی ئەگەر بەفریش باری ئەگەر ئەو تانچە نەهەیە ئەو گوندە مەحتەلەبی، ئەو تانچەش جاری وێ مەسەڵەن عاتڵەبی خراوەبی خەڵکەکە مەحتەلەبی. گوندی زۆنەرەش گوندێکی بەربراوە، هەروکی گوتم نزیکی 150 ماڕەبی پێویستی بە ئەوەیە شەبەکەی ئاوی لەو بەسترێ. ئەمە داوا لە لایەنی پەروەردەیدارەکەن، حکوومەتە ناحیەیە قایمەقامە چارەکی لە گوندەی بکەن. مرارێ وەڵا بەو زستانەیە ئەو خەرکە هەمووی ئەگەر ئاوی نەکڕی مەختەلە زۆربەی هەرە زۆری. ئەرێ وەڵاهی ئەوەی ئاوی نەبی احتیاجی دەبی بچیان بکڕیان دەبی بچی لە جێشی هیلاچی لە خۆ بکەرێ وەڵا مەحتەلن. وەڵای گوندی زۆنەرە گوندێکی گەورەیە 150 مارە ئیشی من ئەوێ سایقتانچی گوندی زۆنەرەیمە ڕۆژانە ئاویان لە ئەو بم. لە 5 ڕۆژە جارێک ئاویان لە ئۆچی و هەم مارش 2 تانچی گەورەی 70 میلیۆن لۆ تێدەکرێ، ماری 2 تانچی 1500 لیتر وابزانمەکە. بەڕێوەبەری ناحیەی خەلیفان سەبارەت بە نەبوونی پرۆژەی ئاو لە بەشێک لە گوندەکانی سنووری ناحیەی خەلیفان دەڵێت داواکاری گوندەکانمان بەرز کردوتەوە بۆ سەروی خۆمان بۆ چارەسەرکردنی کەمی ئاوی گوندەکان، بەڵام وێڕای داواکاریەکە کێشەکە هەر بەردەوامی هەیە. دیارە کۆمەڵە گوندێک کێشەی پرۆژەی ئاوی خواردنەوەیان هەیە. ئێمەش لەسەر ئەوە ساسەوە وەکو ئەرچی خۆمان پێویستمان زانیوە بە داواکاری خۆمانوی هاوڵاتیانی گوندەکانمان بەرز کردوەوە بۆ لایەنی پەیوەندیدار و چاوەڕێ ئەەکەین و ئومێدەواریشین کە ئەم پرۆژانە ڕەزامەندی بدرێت. بەشێک لەم پرۆژانش ڕەزامەندی زمنی دراوە لە داهاتوێشی نزیکدا بە یەکجاری ئەکەوێتە کار ئەم پرۆژانە. حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆژەی وشکە ساڵی لە سنووری ناحیەی خەلیفان ساڵانە نزیک 500 میلیۆن دینار سەرف دەکات. لە کاتێکدا ئەگەر هاتبە و پرۆژەی ئاو بۆ گوندەکان دروستکرابووایە و بە تانکەر ئاودابین نەکرایە، ئەو بڕەپارەیە بەشێکی زۆری کێشەی گوندەکانی چارەسەر دەکرد. هەر ئەمەش دانیشتوانی سنوورەکەی بێئومێد کردووە کە بەدە ساڵی تریش کێشەکەیان بۆ چارەسەر نەکرێت. لە کاتێکدا چەندین سەرچاوەی ئاوی سروشتی و ڕووبار لە ناوچەکەدا هەن، بەڵام تاوەکو ئێستا ئاویان بە تانکەر بۆ دابین دەکرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی زۆنەرە.